دجنتان بيروزبي بس أمامنا يا إن شاء الله فرق مانية كرد وتركمان وعربة. جشن رمضان لهمو مسلمانك بيروز دكم ولديك وباوكم اما لججنانا همو روجك امش شينا كراوية شينكي زور خوش داوه لهمو كسك دكم ببامده همو ياريكي ليا وكو مثلا سفينة زنجيري ليا سياري ليا دعمينكو إني سينماي ليا وياري توبي ليا وخول همو يشينكي ليا وهمو شتيكي ليا ياري باسكت بولي ليا داوله همو كسك دكم ببامه اما لدوزا بس ايرا معناها ايرا خوشتري شنا اسا اما اسا ليرين وشي شم دينوه ياريكن ام چوار روجه ما هل ليرا ابين جشن رمضان پیروز به همه مسلمانان و هاوڕێیان و باوک و دایکمیش بەیانی خۆمان گۆڕی ئیسلامین بۆم یاریە خۆش و جوانە تەنها لە دوو زابەزم یاریەمان هەیە سەرەتا نانمان خوارد و خۆمان گۆڕی و ڕێمان بۆ هەنێ ماڵ اینجا دوێ هاتین بۆ ئێرە بۆکو یاری بکەین دوێتر لەگەڵ هاوڕێکانمان هاتین بۆ ئەم شوێنە خۆشە هاتوین یاری بکەین بۆ ئێراکە لەبەرەوەی جەژنە خۆ دەزانین لە ناو جوزە ئەیراکە تاکە بۆ ئەلعابی تر هاتینە بۆ ئەیرە بەس ئێرە هەیە بۆ ئەلعاب وتمان دایک و باوکمانی شێشتی ئیتر هاتین بۆ ئێراکە لەبەرەوەی ئێرە زۆر خۆشە ئێمە خاصە من و ئەم دوانە ئەگەر بێن بۆ جوز ئێمە هەر هەی لە عێراکە لەبەرەوەی زۆر حەزمانە لە عێراکە بە تایبەتی یاریەکان ئەو یاریە زۆر خۆشە یاری سینەماکە لێرە لە خورمات و یاریی فۆنزۆ یاریی خۆشە بۆ منداڵان دەبێ خاصەتەن کاتی جەژن بۆ جگانشتێن بۆ عەرەب و کورد و تورکمان دەبێ خۆشترین یاریشلای من باس تۆپێکە و شوێنی گونجاوە بۆ هەموو خەڵکی دجنتان بيروزبي بس أمامنا يا إن شاء الله فرق مانية كرد وتركمان وعربة بس أمامنا يا هاي معنا شلون تربس خوله بس أما باكا وكاشيا هرزانشة بو منالقة أمانة فرق مانية إن شاء الله قشت علي والله منالقة معنا هاورد معنا بالأمدا ججنا يا خوشة الحمد لله بعد دیارە بیرۆکەیەکی لەم شێوەیە هۆڵێکی لەم شێوەیە لەوە سەرچاوی گرتووە کە ئێمە ساڵانێکی زۆرە ئەم شارەی ئێمە بۆشایی هەبوو لە پرۆژەیەکی ئاوا لە هۆڵێکی داخراوی ئاوا بۆ دڵخۆشکردنی مناڵان بۆ یاری مناڵان سواس بەخوای گەورە ئەو بۆ ماوەی 3 ساڵە ڕای ئێمە توانیمان ئەم هۆڵەمان کردوێتەوە و بۆتە جێگای ڕەزامەندی خەڵک و دڵخۆشکردنی مناڵە چاوگەشەکانمان